تا ئێستا بیرت کردوتەوە لە چ وڵاتێک خەڵک زۆرتر دەخەون؟ ئوسترالیەکان خەو خۆشترین میلەتن و فەڕەنسیەکانیش سازش لەسەر خەوتنیان ناکەن. خەڵکی ئوسترالیا لە ئاستی جیهان پلەی یەکەمیان وەرگرتووە کە زۆرترین کات دەخەون کە لە ماوەی 24 کاتژمێردا بە تێکرا هەر هاوڵاتیەک 8 کاتژمێر و 30 خولەک دەخەوێت. ئوسترالیەکان بەم هۆیەوە بە پاڵەوانی خەوتن ناو دەبرێن و بە خەوتنی قوڵ و درێژ بەناوبانگن، بۆ ئەمەش پێیان وایە خەوزە و تەندروستیان پێدەدات. دوای ئوسترالیەکان فەڕەنسیەکان لە پلەی دووەم دێن. خەڵکی فەڕەنسا بە تێکرا لە 24 کاتژمێردا 8 کاتژمێر و 20 خولەک دەخەون. فەڕەنسیەکان بەوە ناسراون کە دەستبەرداری خەوی قوڵی خۆیان نەبن و لە هەر بارودۆخێکدا بن دەبێت بەشی پێویستی خۆیان بخەون. بەو هۆیەوە کەمترین کەسیان شەوان و کاتی خەوتن کار دەکەن. تەنانەت ئەگەر ناچاریش بن کار ناکەن و دەستبەرداری خەو نابن. لە پلەی سێەم نیوزلەندا دێت. خەو لای خەڵکی نیوزلەندا پیرۆزە و پێیان وایە دەبێت لە هەر بارودۆخێکدا بن خەوی خۆیان بکەن. با تێکرا نیوزلەندیەکان لە شەو ڕۆژێکدا 8 کاتژمێر و 18 خولەک دەخەون. فینلاندیەکانیش لە پلەی چوارەمدا دێن بۆ زۆرترین خەو، بە تێکرا 8 کاتژمێر و 15 خولەک دەخەون. فینلاندیەکان وا بیر دەکەنەوە کە خەوتن هەمیشە ئارامیەکی زۆر و دڵخۆشی بۆ ژیانیان دەهێنێت و دەبێت کاتی پێویستی خۆیان بخەون. ئەی تۆ لە شەو ڕۆژێکدا چەند کاتژمێر دەخەویت؟